تارمایی ترس و دڵڕاوچیە هێشتا لەسەر سیمای ئەو خەڵکە ماوە کە پێشووتر لە ژێردەسەڵاتی داعشدا بوون و ئێستاش ناوچەکانیان لەلایەن هێزە عێراقیەکانەوە کۆنتڕۆڵ کراوەتەوە و ئەم ترس و دڵڕاوچیەش بووەتە هۆی ئەوەی کە بەشێک لە خەڵکی ناوچەکە بەڕۆژ بخەون و بە شەویش تا بەیانی ئێشک بگرن تاوەکو پارێزراو بن لە هێرشەکانی داعش. گوندی حەجی عەلی کەمتر لە 1 ساڵە بێت لەلایەن هێزە عێراقیەکان کۆنتڕۆڵ کراوەتەوە و ماوەی زیاتر لە ساڵێکیش بوو لە ژێردەسەڵاتی داعشدا بوو. بەشێکی زۆری خەڵکی ئەو گوندە ئاوارەی کەمپەکانی دیبەگە بوون. ئەو گوندە تەواوی وێرانکاری پێوە دیار بوو بەهۆی ئەوەی داعش لەم گوندەدا بەرگریەکی زۆریان کردو دوای چەند ڕۆژێک لە شەڕ و پێکدادان لەگەڵ هێزە عێراقیەکان گوندەکەیان لەدەستدا. لە ئێستادا ژمارەیەکی زۆر لە ئافرەتانی ئەو گوندە بە ڕۆژ ئەخەون و بە شەو ئێشەگەگرن چونکە لە بەشی ڕۆژاوای گوندەکە بە دووری 60 کیلۆمەتر قەزای حەویجە هەیە و ئەو قەزایە لە ژێردەستی تیرۆریستانی داعشدایە و زەی بچوو گەکەوێتە نێوانیانەوە و خەڵکی ئەو گوندەش ئاماژە بەواکەن کە چەند جارێک خۆکوژانی داعش بە ڕێگەی ئاویدا توانیویانە خۆیان بگەنە نزیک گوندەکەی ئەوان و خۆیان تەقاندوتەوە. نەزهەت ساڵح دەروێش ئەو ئافرەتە تەمەن 65 ساڵەی کە ڕۆژانە لە دوای نیوەڕۆ ئەخەوێت و پیاوەکەی ئێشک دەگرێت و بە شەوانیش پیاوەکەی ئەخەوێت و ئەم ئێشک دەگرێت بەهۆی ئەوەی ماڵەکەیان کەوتۆتە ڕۆژاوای گوندەکە و ڕاستەوخۆ ڕوانێتە سەر زەی بچووک بۆیە ئەو ئافرەتە شەوانە تابەری بەیان ئێشک دەگرێت. ئەم کارەی گوندنشینانی گوندەکەی نەزهەت پاش ئەوە هات گوندەکەیان لەلایەن تیرۆریستانی داعش بەلامەر درا و دواتر لەلایەن هێزە عێراقیەکان کۆنتڕۆڵ کرایەوە و ئەم کارە ساتە ترسێکی لەلای هەمووان دروست کرد و بەم هۆیەشەوە نزیکەی 40 ئافرەت لەو گوندە بە شەو پیاوەکانیانە خەون و ئەوان ئێشک دەگرن. چەکەکەی نەزهەت هاوشێوەی هەموو ئافرەتەکان کۆنە کە بڕنۆیەکە نزیکەی 20 فیشەکی تێدایە و وەک خۆیەڵێت ئافرەتەکانی دیکەش چەکەکانیان باش نییە و فیشەکیشیان کەمە. بۆیە بەڕای نەزهەت بەرگریکردن بەو دۆخەوە قورسە بۆیە پێویستە 8 عەشایریان بۆ پێک بێن و چەکیان بدەنێ. قەزای حەویجە دانیشتوانەکەی نزیکی 400,000 کەسە بێت بەڵام ئێستا بەشێکی زۆری ئاوارە بووە و تا ئێستاش پلانەکانی عێراق دیار نین بۆ ئازادکردنەوەی. هەرەوە ژوای کردووە خەو لە چاوی نەزهەت و هەزارانی وەکو ئەو نەسرەوێت چونکە بڕوایان وایە تا داعش لەوێ بێت ئەوان سەلامەت نین.